وای من کوشتنی ژنان بە هەر پیانویەک بێ بە هەر هۆکارێک بێ بەڕاستی شەرمەزاریە چ بۆ بکەرەکەی چ بۆ کۆمەڵگا ئەگەر قبوڵی بکات چ بۆ دەسەڵاتی حکومڕانی ئەو کۆمەڵگەی کە دەسەڵاتی بەدەستە چونکە یەکێک لە بربەستەکانی ئەوەی کە کوشتنی ژنان یا کوشتنی مرۆڤ نەمێنێت نەکەم بکرێتەوە نەمێنێت ئەوەیە ئەبێ لەو کۆمەڵگەیە یا لە دەسەڵاتی حکومڕانیە یاسا بەرقەرار بێ واتە دادگاکان سەربەخۆیەتی خۆیانە بێ و بڕیاری یەکلاکەرەوە بدەن بۆ جێبەجێکردنی ئەو یاسایی کە بوونی هەیە کە لە کۆمەڵگەی کوردیە بۆ نمونە یاساکێ بۆ کوشتنی ژنان بە بیانووی شەرەف وەکو تاوان سەیرەکرێ بۆیە بوونی یاساکە گرنگە بەڵام جێبەجێکردنی یاساکە ئەوەندەی تر گرنگە کە بەڕاستی بەداخەوە ئێمە ئەلێرای گرفتمانەیە کە کاتێک ژنێکی ئەکوژێیان بە هەر بیانوێک یا بە هەر هۆکارێ بێ چونکە بە بڕوای من یەکێ لە هۆکارە گرنگەکان یا سەرەکیەکانی کوشتنی ژنان کە بەداخەوە زۆر جار بە بیانووی شەرەف بە پاساوی پاراستنی شەرەف ئەکوژرێت پەیوەستە بە یەکەم بە ناسەروەری یاساوە دووەم بە فکر و زەهنیەت و عەقڵێتێکی کللتوری و دابوونەوریتێکی پیاوسالاری کە ژن وەکو مرۆڤ مامەڵە لەگەڵیاناکە ژن وەکو خاوەنددارەتی و مڵکدارەتی سەیرەکە ئەمە یەکێکە لە گرفتەکان کە لەناو کۆمەڵگەی ڕۆژهەڵات بە شێوەیەکی گشتی تێڕوانین و دید و سێرکردنی ژن لەو ڕوانگەیەوە یەکێکە لەو گرفتانەی کە ئەبینی بە درێژایی ساڵانی ڕابردوو و تا ئێستا بەداخەوە کوشتنی ژنان بە پاساوی شەرە بە بیانووی جۆر بە جۆر بەردەوامێتی هەیە کە هیوادارم بتوانرێت هۆشیاریەکی ئاوا بڵاو بکرێتەوە کە تاک خۆی شەرم بکات لەوەی تەنها نەک بکەری بابەتەکە بێ بەڵکو شەرم بکات لەوەی کە بیر لەو بابەتە بکاتەوە چونکە لە دەرەنجامە مرۆڤ هەر مرۆڤە و هیچ پاساوێکیش بۆ ئەوە نییە کە کەسێک یا مرۆڤێکی تر ڕێگە با بەخۆی بە بیانووی جۆرا و جۆر مرۆڤێکی تر بکوژێ وە ژیانی لێبسەنێتەوە ئەمە پێویستی بە هۆشیارێکی بۆ چارەسەری ئەم بابەتە پێویستی بە هۆشیارێکی هەمەلایەنە هەیە و لە هەمان کاتیشە گرنگترین شت پێویستی بەوە هەیە یاسا سەروەر بێ لە وڵاتەیە و بکەران و ئەنجامدەرانی ئەم تاوانە بە سزای یاسایی خۆیان بکەن بوونی مرۆڤێک ئەگەر ژن بێ ئەگەر پیاو بێ بۆ ئەوەی ئاشنا بێ بە مافەکانی خۆی پێویستی بە هۆشیاری هەیە ئەتوانێت پۆلێن بکرێ ئەو مرۆڤانە هەندێک مرۆڤ هەیە کە نەخوێنەوارە هەندێک مرۆڤ هەیە خوێنەوارە بەڵام هۆشیاری نییە و هەندێک مرۆڤ هەیە کە ئەستێکی باڵای ئەکادمی هەیە و بڕوانامەیەکی باڵای هەیە بەڵام لە هەمان کاتیشە لە ئاستی هۆشیاریە ئەستێکی لاوازی هەیە بوونی هۆشیاری و ڕۆشنبیریەکی هەمەلایەنە بۆ مرۆڤەکان کاریگەری و گرنگێتی زۆری هەیە بۆ ئەوەی مرۆڤ خۆی بناسێ وەکو مرۆڤیش مامەڵە لەگەڵ بەرامبەرەکە بکە ئەمە ئەرکی هەمەلایەنەیە هۆشیارکردنەوە چ لە لایەک ڕێکخراوەکانی ژنان چ خودی ژنان خۆیان بۆ خۆیان چ لایەنە بوارەکانی ڕاگەیاندن بە بینراوە و بیسراوە و نووسراوە بەڕاستی ئەمە کاریگەرێتی زۆری هەیە بۆی بتوانێت ڕۆڵ و کاریگەری ئەرێنی ببینێ لە ناو کۆمەڵگەیە و بێگومان بوونی سیستمی پەروەردەی هەر کۆمەڵگەیەک هەر وڵاتێک ئەمە پەیوەست و گرێدراوە بە دەسەڵاتی حکومرانیەوە کاریگەری زۆری هەیە بۆی بتوانێت لە ڕێگەی ناوەندەکانی پەروەردەوە هەم خولی جۆرا و جۆر و هەم سیستمێکی پەروەردەی وا پیادە بکات کە بتوانێت مرۆڤەکان هەر لە بەخشی ساوایانەوە بە شێوەیەک پەروەردە بکرێ کە ڕێز لە مرۆڤ بکرێ ڕێز لە کەرامەتی مرۆڤ بگیرێ ڕێز لە بوونی مرۆڤ بگیرێ خۆشەویستی و یەکتر قبوڵکردن و جیاوازیەکانمان بە یەکتری ببێ بە مەبادئی ئیشکردن و ڕەفتار و کردار و شێوازی ژیانمان بۆیە کارکردن لەسەر هۆشیاری تاک بەڕاستی پرۆژەیەکی هەمەلایەنەی پاکێجێکە گرێدراوی لایەنی حکومڕانیە لایەنی ڕاگەیاندنە لایەنی دەسەڵاتەکانی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە هەموو پێکەوە ئەتوانن هاوبەش و هاوکار بن بۆ هێنانەتی کۆمەڵگەیە کە مرۆڤ شکۆی هەبێ ڕێزی هەبێ بە خۆشەویستیەوە بتوانێت مامەڵە لەگەڵ ئەوی ترا بکات هەڵبەتە کوشتنەکانی ژنان کە لە ئەم سەردەمەیە و بە پێی تێپەڕوونی ئەو ساڵ و کە هاتوونەتە سەر ساڵی 2025 هێشتا کوشتنی ژن بەردەوامە ئەمە ئەگەڕێتەوە بە یەکێ لە خاڵە سەرەکیەکان کە نەبوونی یەکەم ئاگاییە
تا ژن نەگاتە ئەو قۆناغی کە بە ئاگا بێتەوە لە مافەکانی خۆی شارەزا بێت و کە ژن نەتوانێت ئەو پەروەردەی کە مناڵی تیادا پەروەردەکە جیاوازی نەکا لە نێوانی پەروەردەی کوڕەکەی و کچەکەیە بۆ خاتری ئەوەی کە ستەمکارێک پەروەردە نەکاتەوە لە کوڕان و لە پیاوانە خۆی ئەمە هۆکارە گەورەکەیەکەوە ئەکات کە کۆمەلگا ستەمکار و ئەنتەر پەروەرداکاتەوە وەختێک کە دایک خۆی بەشدارە لەمەیە بێگومان باجەکەی دیسانجارێکی تر خۆی ئەیاتەوە هەر کچەکەی ئەیاتەوە هەڵبەتا ئێمە پێویستمان بە هوشیاریە هوشیاریش لە ئاستێکی ئەو تۆیاکە ئەو پێگە و ناوچانەی کە تێیدا چالاکی ژن و بەرەنگاربوونەوەی ژنی تێدانە هەڵبەتە ئەمانە ئەبنە قوربانێکی زۆر گەورە کوشتاری زۆری تیادا ڕۆیە لەبەر ئەوە یەک پێویستی حتمی زۆر پێویستە لە نێو کۆمەلگاکانمان و لە نێو خێزانەکانمانە گەورەکرێ ئەبێ ئافرەت پێویست بێ نابڵێ نا لە ئاستی چییە نایەکی وشیار لە ئاستی ئەو شتانەیە کە تێدا کۆمەلگا لی ئەبێ بەستەمکار و ئەیکوژیە مافی ئەخوا ئەی چەوسێنێتەوە وای لێ ئەکا کە ئەیکا بە کەسێکی دۆگ مچەق بەستوو کە ئاگای لە دنیای دەرەوە نەبێت و لە دنیایەکی پچکۆلەی چواردەورەکەی خۆیان هەر بزانێ ماڵ بەڕێوە بەرێت و مناڵ بخاتەوە جا وەختێ ئەگەر کۆمەلگا توانی ئەم نایە بە جوانی پەروەردە بکە کێ ئەیکا ئەمە بێگومان دایکێکە دایک ئەتوانێ ئەم نایە پەروەردە بکە لە نێو هەموو خێزانەکانە تاوا لە مناڵەکەی بکە لە کچەکەی کە لە حەق و مافەکانی خۆی تێبگات و ئاگادار بێت ترتا ئاماژەم بە خەڵکیا کە ئاگاییەکە لە دنیای خوێندنەوە لە دنیای بە ئاگابوون لە مافەکانی خۆی لە دنیای ئەوەی کە تێیدا کاتەکانی کە زۆر بەگلەیم لە زۆربەی ژنەکان کە زۆرترین کات لە ئەمێستایە ئەنون بەخەوە ئیبەنەسەر یا بە سەیری حەڵقەی ئەو فیلمانەوە کە بە تایبەتی وەکو ژەهر نێراونەتە نێو کۆمەلگاکەمانەوە ئەیانێ کۆمەلگاکەمان بەلاغڕەیە بەرن و وێرانی بکەن ئەمانە خۆی هۆکارن بۆ ئەوی کە ژن نەتوانێ هەنگاو بنێ بۆ پێشەوە ئەو خودی ژن خۆیەتی ئیلا تەنیا و تەنیا بەخۆی ئەکرێت بە هەنگاونان بە نێو ئەوەی کە کەسێک بێت هەمیشە هاوڕێ نزیکەکەی با کتێب بێت بە بەردەوامی بخوێنێتەوە وەختێک کە ئەخوێنێتەوە ئەو لەو چاقبەستویەتە دەرەوە ئەبێ بەو کەسی کە ئەتوانێت کۆمەلگە بەرەو پێش بەرێ ئەویش بە پێشکەشکردنی خێزانێکی بە ئاگا و پێشکەوتو بە کۆمەلگەکەی لە ئێستا ژن کوشتن زۆر بۆ نازەم هەموو ڕۆژێک ئەو هەواڵانە ئەبیستن لە ئێستا پیاوسالاری زۆر بووە بۆیە ئەبێت ژنەکانمان هۆشیار بن سیمینار بکەن بچنە دەرەوە کار بکەن بووی مافی خۆیان ینی مەبەستمانەوە ژن ئازاد بێت ئیتر بۆ مافە نایتر ئازادی بە هەموو نوعە ئیتر سمینار بکەن ئیش بکەن بچنە دەرەوە کار بکەن ئەین ڕێگەیان پێ بدرێنی بۆچی کە ژنێک هەڵەیەک یەکسەر بێ بیکوژی یانی بۆچی کە پیاەک هەڵەیەکە بۆچی ناکوژرە ینی ئەبێ هۆشیار بکرێنەوە لەو ئیتر ئەوە تاوا بێت و دەرس ئەبێ لە مەکتەبەکانە بودرێتەوە ینی ڕاستی هەر لە مناڵیەوە بۆی ئەو شتەتیانە بێ ئێستا هەنێک کەس لەوە چێ ئەگەر هۆشیاریش بکرێنەوە هەر بەو شێوەیە ینی تێنەگەنلەوە بەس ئەگەر وەکو دەرسێک و وەکو چۆن وەکو ئیمتیحانێکی تیا بکرێ ئەو کاتە لەوە چێ هۆشیار بکرێنەوە بە قسەی عنی چۆن لێ ئەو شتە بە ئەنجام بگەێنرێت بەداخەوە ڕۆژانە ئێمە ئەبیستین و ئەبینین کە کوشتنی ژنان زیادی کردووە ئەمەش بەهۆی یەکێک لە خاڵە گرنگەکان کە ئێمە ئەبێ بۆی بچینەوەیە بەکارهێنانی بەهەڵی تۆڕە کۆمەڵایەتەکان نەبوونی متمانە نەبوونی ڕێز لە نێوان هاوسەرەکان لە نێوان خێزانەکان ئەمە هەمووی بۆتە هۆکاری ئەوەی کە ئافرەت چاوێکی تیژی لەسەر بێ زوومی لەسەر بێ ئەگەر بە بچووترین هەڵەش بێ لێ ئەکرێ بە هەڵا بەداخەوە ئێمە خۆم وەکو ژنێک هەمیشە پارێزگاریم لەوە کردووە بە تایبەتی لە خۆم لە خێزانەکەم لە مناڵەکانم کە هەمیشە حەزم کردووە خۆمان پەروەردەکەین خۆمان دروستکەین ڕۆشن بیر بووین بزانین چۆن پارێزگاری لە خۆمانەکەین پارێزگاری لە ئاداب و لە کلتور و لە مێژوی خۆمانەکەین ئێمە نەتەوەیەکی کوردین بەڕاستی ینی گوناحە ئافرەتی کورد بەو جۆرە ئەبرێت بۆ دەردە ئەبرێت هەتا جارێک لە میدیاکان و ئەبینین ژنێک بژراوە دەجار ئەشادرێتەوانێ ئێمە وەکو خۆمان وەکو دەستەی ژنان وەکو خانمان هەمیشە هەوڵمان داوە بە ڕۆشنبیرکردنی ژنان سەردانیکردنیان خستنە ڕووی بابەتەکان وشیارکردنەوە بیرخستنەوەیان کە چۆن بتوانن دیفاع لە خۆیان کەن پارێزگاری لە خۆیان کەن داوای حەق و مافی خۆیان کەن نەکوژرێن
ئەمڕۆ ئافرەتێکیشەی هەیە مشکلێکی هەیە خێزانیە کۆمەڵایەتیە سیاسیە نەتەوەیە بابێ لە ڕێی دانوستان و گفتوگۆ چارەسەر بکرێن نەک لە ڕێگای فیشەک و کوشتن و خوێن ڕشتن بەمە هیچ کاتێک کێشەکان بەڕاستی کۆتایی پێنایەت بگرە زیاتریشە بێت و خەڵکیش دائیما لە قەلق و لە ناڕەحەتیاژی بەداخەوە بینین ڕۆژ بە ڕۆژ کوشتنی ژنان ڕۆڵە زیاد بووندایە بە تاکید ڕاگەاندن زۆر گرنگە ئیش لەسەر ئەم کوشتنی ژنان بکەن شتی هەرێک گرنگ لە ماڵاتەیە بۆچی پرسیار بگەین بۆچی کوشتنی ژنان ڕۆژ بە ڕۆژ ڕۆڵە زیاد بووندایە لەبەرەوەی لە ماڵاتە یاسایەکی تۆت نییە بەڕاستی یاسا هەیە بەڵام یاسایەک نییە کە بەرگێری لەو ژنانە بکات کە کوژراون بەداخەوە بینین ڕۆژانە ژنان ئەکوژرێن بە بیانووی ناموس بەهۆی کێشەی کۆمەڵاتیەوە بگرێتتر هەر کێشەیە کە پێی ئەڵێن کۆمەڵایەتی تاوانباران ئەگیرێن بەڵام یەکسەر بە سڵحی عاشائیری و بە ئەوەی کە هۆی کێشەیەکی کۆمەڵاتی بووە و کێشەیەکی ناموس بووە و ئێتر تاوانباران ئازاد ئەکرێن تەنها منە بە یەک پرسیار بکەم تا ئێستا یەک کەیسی کوشتنی ژنان یەک تاوانبارێک کە دەستی لە کوشتنی ژنی هەبووە ژنان هەبووە ئێتر خوشک و دایکیان و هەوسەریان و ئێتر هەر بوارێک کە ژنێک ینی لە کەسوکار و خێزانێ خۆی بیتن کامە لەو تاوانبارانە تا ئێستا سزای زیندانی حتایەتایی وەرگرتوانە زیندانی سێدارەدان وەرگرتوانە لەبەرەوە ترس نییە بەڕاستی هەر وڵاتێک کە یاسا نەبوو ئەتی کوشتن ئاسایی ئەبێتن ئەبینی شتێکی زۆر ئاساییە بەڕاستی کە ژنێک ئەکوژرێت لە ڕاگەاندن زۆر بە شتێکی ئاسایی ئەڵێن ژنێک کوژرا ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی لەبەرەوەی ئەبێتن ئیش لەسەر تایبەتی یاسا بکرێ ڕاگەاندنیش بەرپرسیارن بەڕاستی لەم کەیسی کوشتنی ژنان ڕاگەاندن زۆر بەرپرسیارن ئەرکێکی زۆر قورسی وجدانی لەسەرشانیانە کە بەرگێری لەو ژنانە بکەن و یاسایەک هەبێتن کە تاوانباران بە سزای عادیلانەی خۆیان بگەن بۆ ئەوەی ئێتر ترس ینی کەسێک نەیتوانێت جرئەتی ئەوەی نەبێت کە ژنێک بکوژێتن ئەگەر یاسا هەبێتن دڵنیا ئەبم کوشتنی ژنان زۆر ناڵێن بنبڕ ئەکرێت و کۆتایی بدێ بەڵام دڵنیام کە زۆر کێمە بێتن بۆچی کوشتنی تری کە پیاوان ئەکوژرێن بۆچی ئەوەنە ڕاگەاندنەکان ئاگادار نەکەن کە باسی کوشتنی پیاوان نەکەن بۆچی کوشتنی ژنان کە وایە دایمان کوشتنی ژنان زۆر بە بەسیط ئەبینن شتێکی بەڕاستی بچووک ئەبینن ژنان بەداخەوە هەمیشە قوربانین لە کۆمەلگا قوربانین لە دادگا لە یاسا لە هەر جێگای مافەکانی ژنان پێشی دەکرێت بەداخەوە بینی ڕۆژ بە ڕۆژ کوشتنی ژنان ڕۆڵە زیاد بووندایە بە تاکید ئەمە پەردە پۆشکردنی ئەم تاوانانە ئەبیتە سەبەبی زیادبوونی تاوانی کوشتنی ژنان